بە بەردەوامی کۆمەک و هاوکاری بۆ زیان لێکەوتوانی چەمچەماڵ کۆکرێتەوە. ئارام قزلەری نووسەر و سەرپەرشتیاری کەمپینی ئەم نەسوورەکە لە سلێمانی میوانی ستۆدیۆی هەشتە. کاگەرام زۆر بەخێر بیت. زۆر سپاس. ئەم بیرۆکەیەتان چۆن بۆ هات کە هاوکاری کۆکەنەوانێ بۆ زیان لێکەوتوانی چەمچەماڵ و دەوروبەری؟ سەرەتا سپاس بۆ کەناڵی کورسات نیوز. سپاس دەکەم. لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان وەکو ئەندامانی کەمپینی چەمچەماڵ دەگەیەنینە هەموو قوربانیانی ڕووداوی لافاوە سروشتیەکەی ناوچەی چەمچەماڵ و ناوچەکانی تر. داواکارین لە خوای گەورە سەبووری بداتە هەموو خێزانانەی قوربانیان داوە، داواکاریشین شفای بەخێر بۆ هەموو ئەو بریندارانە بنێرێت کە لەو کارە سادەیە تووشی چەند زیانێک بوون. لێرەشەوە بە پێویستی ئەزانم بەداخەوە کە زۆر کاریگەر بوو تاسیراتێکی زۆری کردە سەر دڵی هەمومان کە یەکێک لە کارمەندە بەڕێزەکانی ئاسایشی ناوچەی بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژهەڵاتی چەمچەماڵ شەید ئاکۆ لەگەڵ هاوڕێکانی کە لە خزمەت دابشکردنی ئەو پێداویستیانەیە بوون بۆ لێقەوماوان، بەڵام دەستی غەدر دەستی تاوان کە چووە خوێنی ئەو شەیدە نەمرەوە. بۆیە لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی چەمچەماڵەکەین، لە ناوچەی چەمچەماڵ و کەسوکارەکانیانەکەین، پرسە و سەرخۆشی دەگەێنینە خێزانەکانیان، داواکارین لە خوای گەورە سەبووریان بدات، داواکاریشین ئیشەڵا ئەو سێ هاوڕێی کە بریندار بوون لەگەڵیانە شفای بەخێریان بۆ بنێرێت خوای گەورە و بە زووترین کارشتا ببنەوە. داواکاریشین بە پێی یاسا تاوانباران ئەوانەی کە غەدریان کردووە لەو کارمەندە دڵسۆزە بە سزای خۆیان بگەن و هیچ لێبوردنێک شمولیان نەکات. تاک ببات لەسەر خەتە و یەکلای یەکات دەستخۆشی لەکەین. بەڵێ ئەم بیرۆکەیەتان چۆن بۆ هات؟ سەرەتا ئێمە کە ئەو کارەساتە ڕوویدا خۆ دەزانی هەموو کەس پێی دڵتەزێنە بێ، ینی کارەساتێکە لەو جۆرە مرۆڤ ئەگەر ویژدانی هەبێ وا ئەبێ بیر لێک بکاتەوە کەەوە کەسکاری خۆیەتی. ئێمە ویسمان پەیوەندیمان کرد بە چەند هاوڕێیەکمانەوە کە هاوکاری ئەو زیان لێکەوتوانە بکات وەکو سەرمایەدار، بەڵام دواتر بیرۆکەیەکمان بوات لەگەڵ جەنابی کاگاوڕێپەنا وتمان باشە بۆ کەمپینێک دروست نەکەین وەکو دڵسۆزانی شاری سلێمانی، وەکو دوو پێشمەرگەی دێرین، وەکو کەسکاری شەید، وەکو دوو ڕۆشنبیر و نووسەر زۆری پێ باش بوو. پەیوەندیمان کرد بە ڕێزان مامۆستا مەلا نادر و مەلا سامانەوە لەگەڵ چەند هونەرمەندێک و چەند پیاوێکی تری بەڕێزی بە ئەزبوون و دڵسۆزی شاری سلێمانی، وتیان زۆرمان پێ باشە کەواتە با بەیانی ئێمە وا بکەین بچینە ئەم نەسوورەکە و لێیە کۆبوونەوەیەک بکەین بڕیار بدەین چی بکەین و چی نەکەین. زۆر سپاسی جەنابی کاگاکۆکەین بەڕێوەبەری مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە، وتی من ئامادەم بەیانی یارمەتیتان بدەم بۆ ڕۆژێک وەرن لەوێت چیتان پێویست بوو ئێمە هاوکاریتانەکەین. خۆشبەختانە کە چوینە ئەوێ کۆبوونەوەمان کرد وا بڕیار بوو یەک ڕۆژ بێ کەمپینەکە. پەیوەندیمان کرد بە هونەرمەندە ئازیزەکانەوە بۆیە لێرەوە دەستخۆشی تەواوم بۆ ئەو هونەرمەندانەی بەشدار بوون لەگەڵمانە کە هاوکاری تەواویان کردین، کاریگەری تەواویان هەبوو بۆ هاوڵاتیان، بە تایبەت جەنابی کاک مایر حەسەن، کاک جەزای ساز، کاک لوقمان سەلیم، کاک نزار زێوێیی، کاک ئاسۆ مەحموود لەگەڵ کاک سالار مەحموود، هەموو ئەو بەڕێزانەی تر ئەگەر ببورن ناوەکەیانم لە ئێستادا لە یاد نەبێ، پێم وایە ناوەکەشانم نووسیە بۆی گلەیمان لێ نەکەن. ئەوان هاتن و هاوکارمان بوون و پەیامی دڵسۆزانەیان گەیان کە هاوڵاتیان بێن بەرەو ڕوومان و هاوکاریمان بکەن. لێرەوە بە پێویستی ئەزانم سوپاسی یەکە بە یەکەی خەڵکی شاری سلێمانی بکەم لە مناڵێکەوە هەتا پیاوێکی پیر، هەتا دایکێکی پیری لەرزۆک کە دەستی بە جزدانەکەی و ئەلەرزی ئەوی 7,000 پێە لە جیرفان مایە، بەڵام ئەیدەمە ئەو خەڵکەی کە لێی قەوماوە من پێویستم پێ نییە ئێستا. بۆیە ئێمە وەکو ئەندامانی کەمپینی چەمچەماڵ لە ئەم نەسوورەکە سوپاسی بێپایانمان دەگەێنینە هاوڵاتیانی شاری سلێمانی بە ئەمەک. بەڕاستی شاری هەڵمەت و قوربانیە، هەم شاری سلێمانی هەم ناوچەی دەوروبەری. کاگەرام چیتان کۆ کردەوە؟ ئێمە لە ڕاستیە پێداویستێکی زۆرمان کۆ کردەوە. بەس پێداویستی بۆ ئەم پارەشی تیا بوو؟ پارەشی تیا بوو نزیکی 71 ملیۆن دینارمان کۆ کردەوە، زیاتر لە 7 لۆری بار هەڵگر
ئیتر پێداویستی ڕۆژانەی مرۆڤ. پێداویستی ڕۆژانە لە گەرمکەرەوە، لە بەتانی، لە خۆراک و چەند سەرمایه‌دارێکی بە ئەمەکی شاری سلێمانی کە لە هەموو نەهامەتیەکاندا ئەوان دەوری باڵایان هەبووە، هاوکاری تەواومان بوون، هەر شەو بە تەلەفۆن هاوکاری تەواویان کردین. کەی ئەیانگەیەن لە دەستیان؟ ئێمە گیانمانە دەستیان لە ڕێی کێوە؟ ئێمە لە ڕێی لیژنەیەکی باڵاوە لە چەمچەماڵ کە چوین، ئەو بە ڕێزانە لەوێ پێشوازیان کردین بە دەور و تەسلیم، پارەکەمان بردا، ئەو بانقەی کە دەستنیشان کراوە بۆ ئەوەی لەوێ پارەکەیان بدەینێ، و لەوێشەوە هەموو ئەو پۆشاک و ئەو کۆمەکەی پێمان بوو تەسلیممانکردن و خۆشببختانەی تر ئەوان وەکو خۆیان بە پێویست چۆنی دەستنیشانەکەن و ئەیدەن بەچێ و چۆندا بەشیەکەن، ئەوان لێ بەرپرسیارن. من دواپرسیاری من بۆ تۆ کاک ئارام ئەوەی هەنێ میدیا بەرپرسیارانە مامەڵە ناکەن بڵێ لە پێناو لایک و بینەرە شکۆی ئەو کەسانە ئەشکێنن کە بیانەوە هاوکاریان بکەن. ئەوەی بیستم وتان ئێوە یەکەم لایەن بوون کە کۆمەکتان کۆ کردەوانێ. بەڵێ ئێمە یەکەم قسەتان چێ لەگەڵ لەسەر ئەو میدیانی کە بەرپرسانە مامەڵاکەن؟ بەڕاستی لەم کاتانەیە شەرمە تۆ هەندێک کاری خزمەتگوزاری مرۆڤ دۆستانە بە لاڕێیا بەریت. ئێمە هیچ کەسێک لە پشتمانەوە نەبوو، تەنها ویژدانی مرۆڤ دۆستانە نەبوو. بۆیە لێرەوە من داوا لە جەنابە دەکەم ڕێگەم پێ بدەیت. سوپاس و پێزانینی خۆمان بۆ مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە بگەێنین، بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆ لەگەڵ پۆلیسی 104 بۆ ئاسایشی سلێمانی و بەشی ئۆپراسیۆن سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن و میدیاکاران لە میدیا و سۆسیال میدیا هاوکاری پشتیوانی تەواومان بوون. ئەجا هونەرمەندان سوپاسی بێپایانیانەکەین، بەڕاستی دەوری باڵایان هەبوو. ئەجا لێوێشەوە سوپاسی هێزەکانی هەفتاکەین کە حەبە سیارەی بار هەڵگری جۆراوجۆریان بۆ دابین کردین بێ بەرامبەر بۆ گواستنەوەی بۆ شاری سلێمانی. سوپاسی مەڵبەندی ڕستنی سلێمانیش دەکەین کە هاوکارمان بوون، یەکەم بۆ دابینکردنی چایخانەیەکی سەفەری وەستافێکیان بۆ ناردین کە هاوکارمان بوون. ئەو ستافە هەم بۆ هەڵگرتنی بابەتەکان ئەو ئەشیانەی کە بۆمان هاتووە لە کۆمیتەکانەوە هاتبوون. سوپاسی بەرپرسی مەڵبەندی ڕێستنی سلێمانی شەکەین کە خۆی لەگەڵ ستافەکەیە کۆمەکێکی ناردەبوو لە ئەرزاق و ئەمانە تقریبەن نازانم چەنە بێ. ئێمە تێکرای و پارەی کە کۆکرایە و 1 ملیۆن دینار بوو، تەسلیممان بە بانقی چەرمۆ کرد. لەوێشەوە دیارە زۆرترین زیان بە شاری چەمچەماڵ گەیشتووە، بەڵام داواکارین ئەو کەمپینانەی کە ئێستا شتومە کۆکەنەوە چاوی بەزەیشیان لە ناوچەکانی تر بێ، وەکو پیرەمەگرون، وەکو ناوچەی تەختەق، وەکو کەلار. بۆیە ئێمە لێرەشەوە دەستخۆشی تەواوەتی لە یەکێتی ژنانەکەین کە بە قەد پیاوەکان دەوری باڵایان هەبوو، ئیشیانە کرد، یعنی ئەو بارە قورسانیان هەڵەگر کە لە توانای پیاوان نیە. هێزی ژنان هی پێشمەرگە لە هێزی هەفتاوە کە هاتبوون. بەڕاستی من لێرەوە لەم کەناڵی جەنابتانەوە داوای لێبوردن لە یەکە بە یەکەی هەموو ئەو بەڕێزانە دەکەم. ئەگەر ئێمە ناوەکانیانمان بیر چوو بێ، ئەگەر لە یادمان نەبێت، چونکە زۆرمان دوو بووین، زیاتر ئەمڕۆژ دوو پیکابیتر هاتووە بۆمان کە بانگەشەمان کردووە لە دوێنێەوە کەمپینەکەمان وەستانوە. بۆیە لێرەوە سوپاسی بێپایانمان بۆ هەمویان، بۆ ئەو مناڵە چاوگەشانەی کە پارەی دەغیلەکەی خۆیان هێنا بوو پێشکەشیانە کرد، بۆ ئەو دایکە بەتەمەنانەی کە توانای ڕۆشتنیان نەبوو زەرفێکی گەورەیان پێبوو، ئەو پیاوە بەتەمەنانەی کە لە ناو سیارەکانیان نەتوانی بەڕاستی دابەزن، متمانەشیان بێمە نەبوو، ئەمەندە دڵسۆزون ئایانەوە بێ ئەو پارەیە ئەو شتومەکانە بە ئامانە تۆگا. بۆیە لێرەوە سپاس بۆ هەموو ئەوانەی هاوکارمان بوون. تکایە کەس لێمان دڵگران نەبێ، یەکە بە یەکەی ئەوانەی دەستی یارمەتیان بۆ درێژ کردوین هاوکارمان بوون، شەو نوخنیان لەگەڵا کردوین، ئێمە دەستی ماندوو نەبوونیان نەگوشین، چاویان ماجەکەین، سوپاسیانەکەین. سپاس بۆ ئێوەش ئارام قزلەری، نووسەر و سەرپەرشتیاری کەمپینی ئەم نەسوورەکە لە سلێمانی، میوانی 128 بیت. زۆر سپاس بۆ. زۆر سپاس بۆ.